لەسۆڵگەی هەستکردن بە بەرپرسیارەتیمان وەک ئەرکێکی پیشەوی و ئەخلاقی پاش دروستبوونی گرفتی نۆرەگرتن لە سیستەمی ئەلکترۆنی لە بەڕێوەبەراتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی کۆمپانیاکان و خاوەنکارەکان لە کاتی بەشداریکردنی ماگانەیاندا لەو بەڕێوەبەراتیە بەهۆی ئەوەی ئەو سیستەمە ڕۆژانە کاتژمێر حەوت چالاک دەبێت بۆ ناوتۆماتکردن بەڵام بەهۆی ئەوەی ماوەی چالاکی سیستەمەکە و نۆرەگرتن کە لە چەند سانیە یاخو لە چەند خولەکێک تێناپەڕێت ڕۆژانە ڕێماندووبوون و هەوڵی پارێزانی کۆمپانیەکان و نەرایەتی کۆمپانیەکان و خاوەنکارەکان بە گشتی گرفت دروست بووە لەم بەڕێوەبەرایەتیە چونکە ئەو بەشداری ماگانەیە و ئەو بەشداری ماگانەیە خاوەنکار دەبێت ماگانە پارەی بەشداریکردن بدات لە ناو بەڕێوەبەرایەتەکەدا و لە کاتی نەدایندا خاوەنکار تووشی سزای دواکەوتن دەبێت و ئەمە لە کاتێکدا لە شاری سلێمانی نزیکەی 23,000 دۆسیە هەیە ئەگەر بەپێی ئەو نۆرەگرتنە بێت کە لەو سیستەمەدا کار دەکرێت کە ڕۆژانە تکتێکی زۆر کەم دەدا بە پارێزەران و خاوەنکارەکان بە کۆی ئەگەر مانگەکە هەمووی دەوام بکرێت 1300 دۆسیە کاری بۆ دەکرێت کە لە کاتێکدا لە سلێمانی 23,000 دۆسی هەیە واتە کۆی ئەو مەجموعی کە دەمێنێتەوە تووشی سزای دواکەوتن دەبێت و غرامەیەکی زۆریش لەسەر ئەم دواکەوتنە هەیە بۆ خاوەنکار و کۆمپانیاکان و ئەم تکتێک کە ڕۆژانە دەدێت لە ناو بەڕێوەبەراتیەکە دەستی تکت یاخود لە پەنجەکانی دەست کە ناپەڕێت و ئەمەش نیگەرانی زۆری دروست کردووە بۆ خاوەنکار و کۆمپانیاکان